بيانيت باش ژیان باش سعدی گیانی ئەوە لەکوێ بووی؟ وزت كوا وەڵا وەزعمە بێ کوو بێ بص بيني لتشي مالا ماري خوا بەخێر بێ علي مردو مري اتو التلفون تكل قلت له خليج ناخواردن ما يك ساعات اشتنا انا كد خواردي ها سعدی بە نیو کەباب و چوار نانم خواردووە دوو نانم ماوە دوو نان كذا يعني دوناني بۆ ئەوەندە کەبابی دەخۆی داینێ ئەزانیشان خۆشە ئەو نیوە کەبابە چوار نانم پێوە خواردووە ها سعدی ئەمنەیتی یەکەم سەربوزایەتی برا کاچی من چاوەکەم سعدی گیان برا ئەو پارە و مولکەت مشک و ماردەی خوا هەی ڕەزیلی فەزیل واز لە پارە بێنە مەسەلە تامەکەیە من ئاوا تامی لە یەکەم کۆرە بم درۆی دەکەی کۆرە بم ڕاز ناکەی ئەتو خەنجەر بەلاش بلە خۆ دەدە ئەدلۆ ڕۆژەی وەچی داوەتی کاک ڕەحیمی بووین چار کەبابت لووردا بەیەک جاری خواردت بەیەک نانی چار کەبابت خوارد بەڵام لەسەر حیسابی خۆت بە چار نانی یەک کەبابی دەخۆی سعدی ئەم کەبابە بە 1250 زیاد لە حەد خۆشە خۆی بابڕۆ کوتە دەرێ ئەو کەبابە بە چەندی 1250 لەگەڵێەوە سەلام عەلەیکوم ئەوە ئیماڵی ئەمیتا بابە جادیە ها هندی ها